یەکێتی گۆمەکە دەشڵەقێنێت و لە دادگای فیدراڵی دەیەوێت کارتی دەستی مەسرور بارزانی دەربهێنێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ تاران. نێچیروان بارزانی و مەسرور بارزانی بەشداری لە ناشتنی خامنەیی دەکەن. عەلی زەیدی گۆڕانکاری ڕیشەی بەسەر بودجە دەهێنێت و پەیامیش دەداتە هەرێم. کێشەکانی پارتی و یەکێتی قوڵتر بوونەتەوە. لاکۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هەنگاوی داهاتووی مامەڵەکردن لەگەڵ دۆخی چەقبەستووی هەرێمی کوردستان تاوتوێ کراوە و یەکێتی بەنیازی تۆمارکردنی سکاڵایەکە لە دادگای فیدراڵی عێراق. سەرچاوێکی ئاگادار لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی ئاشکرای کردووە ئەگەر تا کۆتایی ئەم مانگە پارتی لەسەر بۆچوونی خۆی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو واقیعەی تازەی دروست بووە سوور بێت. ئەوە یەکێتی پەنا بۆ بژاردەی تۆمارکردنی سکاڵا لەسەر کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە دادگای فیدراڵی عێراق تۆمار دەکات. ئەوە هاوکاتە لەگەڵەوەی پارتی لە کۆبوونەوەی ئەنجومەنی ناوەندی خۆیدا بڕیاریاندا دەست پێشخەریەکەی مەسعود بارزانی کارا بکەنەوە و سەردانی لایەنەکان بکەن. لاکۆبوونەوەکە تاوتوێ ئەوەش کراوە ئەگەر یەکێتی نێتە ژێرباری پێکێنانی حکوومەت ئەوە بەبێ یەکێتی هەوڵی دروستکردنی پەنجا کۆیەک و کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەدەن. لە مەراسیمێکی گەورەدا عەلی خامنەیی ڕابەری پێشووی ئێران و تەواوی ئەو بەرپرسانەی دیکەی ئێران بە خاک دەستپێدرێن کە لە جەنگی ئێراندا کوژراون بە گوێرەی زانیاریەکان لە هەرێمی کوردستانیش بڕیار وایە هەریەک لە نێچیروان بارزانی و مەسرور بارزانی باشداری ڕێوڕسمەکە بکەن ئەگەر چی تاوکو ئێستا سەردانەکەیان بە فەرمی پژڕاز نەکراوەتەوە. ئەوە لە کاتێکدا لە شەڕی 39 ڕۆژەی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران گرژی نێوان پارتی و ئێران گەیشتە لووتکە و سوپای پاسداران پێی وابوو کەوا لە سنووری پارتیەوە ئاسانکاری بۆ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران دەکرێت. پارتی دەیەوێت لە ڕێگەی ئەو شاندەوە قۆناغێکی نوێ لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ تاران دەست پێ بکات. عەلی زەیدی سەرۆک وەزیرانی عێراق دەیەوێت سەرلەبەری پرۆسەی ئامادەکردنی بودجە لە عێراق بگۆڕێت. حەیدەر عەبوودی وتەبێژی حکوومەتی عێراق ڕایگەیاند زەیدی ئەم فۆرمەی یاسای بودجەی ڕەت کردوتەوە و داوای بودجەی بەرنامەی کردووە ئاراستەی پرۆژە بەرهەمدار بکرێت و داهاتی زۆر بێت. هاوکات لەبارەی هەرێمی کوردستانەوە عەبوودی ڕایگەیاند بەغدا لەسەر بنەمای دەستوور مامەڵە لەگەڵ هەرێم دەکات و کار بۆ چارەسەرکردنی کێشەی دارایی و کارجێڕیەکان دەکات.